هونەرمەندانی کوردستان لقی کەرکووک بە پێشەنگایکی شێوەکاری ساڵیادی کۆچی دوایی هونەرمەند شکور خەیات بەرز ڕادەگرێت. سندیکای هونەرمەندانی کوردستان لقی کەرکووک بە هاوکاری بەشی ڕێکخراوە دیموکراتیەکانی مەڵبەندی دووی یەکێتی لا کەرکووک لە سێمین ساڵیادی کۆچی هونەرمەندی گەورەی کۆچ شکور خەیات لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک پێشەنگایکی فۆتۆگرافی تایبەت بە ساڵیادی کۆچی هونەرمەند مام شکور کردەوە لەگەڵ وتنەوەی چەند گۆرانی و مەقامێک لەلایەن هونەرمەندانی کەرکووکەوە. هەروەها خەڵاتی ڕێزلێنان بەخشرا بەو هونەرمەندانە. لە مەراسیمەکەدا لێپرسراوانی حیزبی و حکومی و هونەرمەندانی کەرکووک ئامادەی بوون لەگەڵ کەسوکاری هونەرمەند شکور خەیات ساڵیادی کۆچی هونەرمەند شکور خەیاتیان بەرز ڕاگرت. سندیکای هونەرمەندانی کوردستان بەشی ڕێکخراوەکانی مەڵبەندی دووی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرکی خۆمان زانی کە بتوانین لە سێمین ساڵیادی کۆچکرد و مامۆستا شکور خەیات پیشانگایەکی تایبەتی بە وێنەکانی خۆی بۆ ئەنجام دەین هەروەها لەگەڵ وتنەوەی چەند مەقامێک بۆ ڕوحی پاکشی مامۆستا هەڵبەتەوەی ئێمایکەین دیارە خزمەتێکی بچووکە بۆ ئەو خزمەتی کە ئەو بە میلەتی کوردی گەیاندووە. ڕەنگە من زۆر جار باسم کرد لە زۆر چۆن مامۆستا شکور ڕەنگە پێویستی بە پێناسەی من نەبێت کەسێکی دیار بە ناو دنیای هونەرە بە تایبەتی هونەری مەقاماتی ناوچەی گەرمیان. زۆر سوپاس. شاری کەرکووک هەمیشە زیندوو بووە وەیە ئەمڕۆ سێم ساڵی کۆچی ڕەوانشار شکور خەیاتە. ئێمە وەکو بنەماڵە سوپاسی ناوەندی ڕێکخراوە جەماوەریەکانی مەڵبەندی دوو یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرز کاگاسۆ و سندیکای هونەرمەندانی کوردستان دەکەین کە ئەمڕۆ مراسیمێکیان ڕێخستووە پێشەنگای وێنەکانی هونەرمەند شکور خەیات و دوایی چالاکیەکی هونەریشەیە. وێنەکان خۆی دەگرێت لە زیاتر لە 70 وێنە بە سوپاسەوە کە ئەمە ئەوە دەرەخا کە شکور خەیات هێشتا زیندووە لە هزری تاکی ئەم کۆمەلگەدا هەیە.